ماما صاروا كذا الحمد لله الذي لا يبقى إلا وجهه ولا يدوم إلا ملكه وكل شيء هالك إلا وجهه له الحكم وإليه ترجعون. السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان آماد بوان مامۆستایان و زانایانی بەڕێز کەسایەتی و خزمان و خەڵکانی دەڤەری هەورامان و شارەزور و هەڵەبجە و سلێمانی و گشت شوێنەکانی تری کوردستان، سڵاوی خواتان لە یەکەم یاخوا بەخێر بێن. خوای پەروەردگار هاتنتان کاتە مایەی خێر بۆ خۆتان و بۆ جەنابی مامۆسا و بیکاتە سەبەبی سەبووری بۆ بنەماڵە و کەسوکاری جەنابی مامۆسا شێخ سدیق. بەڕێزان، بەر لەوەی کەوا دەستکەم بە تەڵقینەکە ئیعتیزارێکی گەورە ئەکەم بۆ ئەم مامۆسا بەڕێز و ڕیشسپیانە، بۆ ئەو مامۆسایانەی ڕۆژێک لە من گەورەترن و خوێنەوارتر و شارەزاترن. لەسەر تەڵەبی کوڕەکانی مامۆسا داوای لێبوردن ئەەکەم، منیان بان کرد بۆ ئێرە کە تەڵقینی مامۆسا بکەم. لەبەر ئەوە منیش وەک برای ئەوان و مامۆسا وەک باوکو و مام حەزم کرد تەڵەبەکەیان جێبەجێ بکەم. مامۆسایانی بەڕێز و خوێنەوار هەموو تەشریفیان هەیە. من قوتابی ئەوانم، بچووکی ئەوانم، خوای گەورە جەزای بەخێریان باتەوە و داوای لێبوردنیان لێ یەکەم. بەڕێزان، ئێوە ئەبینن ئەم سەرقەبرانەی ئاوایی سەرگەت هەرچی ڕەنگە کۆی کردووەتەوە، هەرچی دەنگیشە کۆی کردووەتەوە. ئێمە وەکو کورد لێرە کۆبووینەتەوە، وەکو مسلمانانیش لێرە کۆبووینەتەوە. ئەزانن بۆچی؟ چونکە تۆزێ نزیک بووینەتەوە لە قیامەت. لە دەوری قەبراین دنیامان بەجێهێش لە شار و ماڵەکانمان، لە کۆبوونەوە و بارەگاکانمان. لێرە نزیکین لە قیامەت جیاوازیەکان تواونەتەوە، کەم بوونەتەوە، فرمێسکەکان تێکەڵ بوون بە یەکتریا. بۆیە با بە هەمومانەوە هەوڵ بدەین زیاتر گرنگی بە قیامەت بدەین. هەمومان بە تایبەتی زانایان، بە تایبەتی ئەوانەی کەوا نوێنەرایەتی دینی خوا دەکەن، زۆر ئەم حەدیثە بۆ خەڵکە گێڕینەوە: ئەلکەیس من دانە نەفسەه وعەمیلە لما بعد المەوت. عاقڵ کەسێکە ئیش بۆ دوای مردنەکا و سەرکۆنەی خۆیەکە. جا چەند جوانین بەیەکەوە ئێستا، هەموو ڕەنگەکان، هەموو دەنگەکان، هەموو ئیتیجاو بۆچوونەکان لە دینایەکین، لە نەتەوەی شایەکین، لە خاک و نیشتمانایەکین.
تەنیا سیاسەتە زۆر لە یەکدامانە بڕێ و دوورمانە خاتەوە. ئەویش لەوانەیە خەتای نەبێ هەڵە بەکارهێنانی سیاست لە لای ئێمەوە ئەکا کە نەتوانین بە ڕووی گەش و بە دەموچاوی نورین هەمیشە و هەمیشە سەیری یەکتری بکەین. ئەوە مەسیری هەمومانە و ئەوە جێگای هەمومانە و من لەسەر گۆڕی کەسێک گۆستاوم ئیجازەی چەنانی وەکو ئێمە و مامۆستای ئێمەیشی داوە. کەسێک بوو بولبولی سەر مینبەر بوو، کەسێک بوو لە مناسبە و لە حوجرە و مەراسیمەکانە هەموو بە ڕێزێک حەزی کرد مامۆستا شێخ سدیقی سەرگەتی دەم بکاتەوە و بە وتە شیرینەکانی بە عیبارەتە جوانەکانی ئامۆژگاری ئامادەبووان بکە. ئەمە سونەتی دینە، ئەو مردووە و ئێمە لەسەر گۆڕی ئەو وەستاوین و ئێستا شین بۆ ئەو دەکەین و دوعا بۆ ئەو ئەکەین و تەڵقینی ئەو ئەکەین. لەخوا داواکارم تەمەنی پڕخێری ئێستا ئیسیفادەی لێ بکا لە ناو گۆڕەکەیە، توێشووی حەسەناتی قورس بێ وەخوا بە لوتفی خۆی لە گوناهەکانی خۆش بێت، خوا بە لوتفی خۆی لە تاوانەکانی عەفویکە، خوای گەورە بە لوتف و میهرەبانی خۆی ئەو نەخۆشیەش ئەو چەند مانگە کردبێتێ کەفارەتی گوناحەکانی. من لەوە زیاتر وەخت ناگرم، خوا جەزای بەخێرتان باتەوە. الحمد لله الذي لا يبقى إلا وجهه ولا يدوم إلا ملكه وكل شيء هالك إلا وجهه له الحكم وإليه ترجعون. هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادنا إلا إيمانا وتسليما. عليك سلام الله يا عبد الله ابن عبد الله، أنت الميت وأنا ألقنك فاستمع لما أقول لك. هداك الله، أرشدك الله، رحمك الله. خرجت من دار الدنيا الدنية ووصلت إلى دار العقبى الأبدية، فهذا أول منزلك من منازل الآخرة وآخر منزلك من منازل الدنيا. فاذكر العهد الذي فارقتنا عليه في دار الدنيا، وهو شهادة أن لا إله إلا الله، لا إله إلا الله، لا إله إلا الله، محمد رسول الله صلى الله عليه وسلم. فاعلم الآن يأتيانك ملكان كريمان رحيمان من ملائكة الرحمن، لا يضران ولا ينفعان إلا بإذن الملك الديان، يسألانك عن ربك وعن دينك وعن نبيك وعن إمامك وعن إخوانك وعن قبلتك، فقل في جوابهما الله ربي والإسلام ديني ومحمد نبيي والقرآن إمامي والكعبة قبلتي والمؤمنون إخواني والمؤمنات أخواتي. فاعلم واشهد بأن الموت حق والقبر حق والحشر حق والنشر حق وسؤال المنكر والنكير في القبر حق والصراط حق والميزان حق والجنة حق والنار حق، وأن لقاء الله تعالى في الجنة للمؤمنين والمؤمنات حق، وأن الساعة آتية لا ريب فيها، وأن الله يبعث من في القبور. زعم الذين كفروا أن لن يبعثوا، قل بلى وربي لتبعثن ثم لتنبؤن بما عملتم وذلك على الله يسير. منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى، يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة، ويضل الله الظالمين ويفعل الله ما يشاء ويحكم ما يريد. نعلم ونشهد بأنه لا إله إلا الله، لا إله إلا الله، لا إله إلا الله، محمد رسول الله. اللهم برد مضجعه وآنس في القبر وحشته وثبت لسانه على جواب الملكين. اللهم بدله دارا خيرا من داري وأهلا خيرا من أهله يا رب العالمين، وأدخل فسيح جناتك يا أكرم الأكرمين. اللهم إن كان محسنا فزد في إحساني، وإن كان مسيئا فتجاوز عن سيئاته، ولقي برحمتك رضاك. آمين آمين يا رب العالمين. جنابي مام سايب الرئيس لم حفتي دهاتنا خزمتت دعاي أوتكر كخوازيا كساسي نكا وعاقبة خير بي، أو خواي قبل دعائك يعني جيراك ردو إن شاء الله عاقبة خير يجبي بحول قوة إخوا. وەک الرسني زانایان و شێخانی ناوچەی هەورامان باوازی پیرۆزی قورآن خۆی ڕاهێنا دەستی پێکرد. ئەو دەیزانی کە پێویستە پێشەوا بێ لە خزمەتی خوا و خەڵکا بێنەوا بێ، لە خزمەتی دین و ژینە ئەو زانا بێ، بۆ پێشخستنی کۆمەڵگەکەی دانا بێ، بۆیە نەسرەوت کۆڵی هیجرەت و جیهادی پێچایەوە،
بۆ ئازادی و سەرفرازی دین و دنیای گەلەکەی ڕێگەی سەفەری دەست پێ کرد. دژ بەستەم، دژ بە کوشتنی بێتاوان، دژی ژیانێکی پڕغەم، دژ بە ڕووخانی گوندەکان لە سێدارەدانی زانایان، دژ بە ئەنفالی بەعس و چیمیاباران شۆڕشێکی نوێی دەست پێ کرد. بێماندوو بوون لە کاروانی بەرخودانە بەردەوام بوو، نەک تەنها خۆی، ڕۆڵە و هاوسەفەرانیشی زۆر مەردانە ڕاهێنا بوو. هەر بۆیە کاک بابە شێخ ڕۆڵەی ئازیزی مامۆستا سەرکاروانی شەهیدان بوو. شێخی زانا لە جیهاد و تێکۆشانە، لە خەباتی شاخ و شارە هەر پێشەنگ بوو، شۆڕە سوار بوو. تەمەنێکی دوور و درێژ سەرکاروان بوو. لە دوا جارە و بەچرپەوە کاتێک کۆڵی یەکجارێکی سەفەری ڕێی هەواری بێکۆتایی پێچایەوە، بە کوڕان و یاوەران و سەرکاروان و زانایان و شێخانی تەریقەت و هەورامان و کۆمەڵ و هاوسەفەرانی ئیسلامی بە هەمومانی ڕاگەیان. تکاکەن بەردەوام بن لەم شار ڕێگەیە لا نەدەن، بۆ ساتێکی شپشوو نەدەن. ئەو پێیوتین ڕۆڵەکانم بەردەوام بن، منی زانا شێخی خزمەتگاری ئەم ڕێگایە تا ئەمڕۆ مۆڵەتم هەبوو. ڕوخسەتێکی کەم و کورتان لێخوازم، من ماڵ ئاوا. بە ناوی خۆی بەخشندەی بێهرەبان. بەڕێزان، لایەنە تێکۆشەرەکانی کوردستان، مامۆسایانی خواپەرست، ئەی وارثانی ڕەسوولی ئیسلام صلی الله عليه وآله وصحبه وسلم، ئەی پیا و ماقوڵان، ئەی برایان، ئەی خوشکانی خاوەن ئیمان، ئەی لاوە جوانەکان، پێشێکی لە پەروەردگار دەپاڕێمەوە کە مامۆستا شێخ سدیق ئینشاء الله ڕۆحەکەی لە خزمەتی ئەرواحی ئەنبیا و مرسەلین، ئالی طاهرین، ئەصحابی مهاجرین، ئەنصار و مهاجرین، علەمای متەقین، ئەولیای عارفین، مهاجرین و مجاهدین، ڕۆحەکەی لەگەڵ ڕۆحەکان ئەوە ئینشاء الله ئەوانە بە بەهەشتی خوا شادە و ارتباطی کارەباییشی لەگەڵ جەسەدە پیرۆزەکەی لە قەبرەکە هەبێ ئینشاء الله. جا من داواکەم لە هەموو لایەکمان ئێمە ئەم مەوزوعەمان لەبیر نەچێتەوە، هەمیشە ئاوەها بە پشتی یەکۆ بین و بەدەمی یەکۆ بین و هەمیشە یادی مردنیش بکەین. أكثروا من ذكر هاذم اللذات فإنه ما من قليل إلا وكثره وما من كثير إلا وقلله. هەمیشە یادی مەرگ بکەین بە شەو و ڕۆژ، چونکە ئینسان کە یادی مەرگی گر کە هازم اللەزاتە، هەچێ لەزاتە لە ناوی دەبا. بەڕاستی ئەگەر عیبادەتمان هەرچەند زۆر بێ بە کەمی دەزانین، دنیامان هەرچەند کەم بێ بە زۆری دەزانین. ئەمڕۆ ئەو عالمە بەرجەستەیە کە بە حەقیقەت جێشانازیە بۆ مسڵمانان بەگشتی، بۆ کوردستان بە تایبەتی، بۆ هەورامانی خەوە نۆ پیر بە تایبەتی تر، نۆ پیر یعنی نۆ مرشیدی گەورە لە هەورامانە پەیدا بووە. بەڕێزەکان، بە حەقیقەت مامۆستا شێخ سدیق بەڵێ عالم بوو، بەڵێ موفتی بوو، بەڵێ مهاجر بوو، بەڵێ ئەنسار بوو، بەڵێ مجاهد بوو، بەڵێ ئەم زاتە معلم بوو، مامۆسای مجتەمع بوو. یەکێ بوو لەوانەی کە لە سەنادیدی عولەمای کوردستانی ئێمە بوو، عالمی دەرەجە یەک بوو کە لە علومی معقول و منقولە ئوستاد بوو. ئەمڕۆ لەو جێگا کە هاتووە بۆی چی پێیە؟ ئەوەی کەوا ئەو پێیەتی یەکەم ئیمان، دووهەم علم، سێهەم حکمت، چوارەم ئەو ئەخلاقە حەمیدەیە کە بوویەتی. بەڕاستی من
لە ماوەیەکی کەمە بەڵێ هەر مسلمانێکە فەوتەکە برامە بە نەسی قورئان إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم وفي قراءة بين إخوتكم وفي قراءة أخرى بين إخوانكم واتقوا الله لعلكم ترحمون خوا لم آية دا چوارشتی بۆ ئێمە باس کردووە یەکێکیانەوەیە کە ئێمە مخاطبی پەروەردگارین بە المؤمن کە ئێمە مؤمنین یعنی چی مؤمنین یعنی تەصدیقی رب العالمین مان کردووە بە ذاتی بە صفاتی جەلال و جەمال و کەمالی و هەروەها تەصدیقی رسالەتی ئەنبیا و مرسەلینمان کردووە تەصدیقی کتوبی ئاسمانیمان کردووە لەناو پێغەمبەرانە بە تایبەتی محەممەد المستەفا لەناو کتابەکانی ئاسمانە بە تایبەتی قورئانی کەلام الله جا خۆی ئەعلانی ئەوەی کردوە هەموو ئەهلی ئیمان برایەکە پلەمان لە برایەتی نایەتە خوارەوە قەزایای جوزئی و بەسیط با لە عاستیەک ساردمان نەکاتەوە هەرگیز تەعن و تەشەل لە یەک نەدەین هەموومان با پەیڕەوی کەین لەو کەسەی کە خوا لە شەئنیا دەفەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا يما قدوة حسنة من رسول الله تماشا كين أو ذاتا چۆن ژیا چۆن عمری سەرف کرد چی کرد چۆن لەگەڵ هەموو کەسێکا بەلە تەب و تەنانەت لەگەڵ حەیواناتیشە ئینشاءالله با لەگەڵ یەکا وابین